شەوی بەرات واتاکەی خۆی یعنی موچە بەخشین. مامۆساجان ئەوەی کە هەیە شەوی بەرات لە چیەوە هاتووە و ئەمە تایبەتە بە شوێنێک و چ ناوچەیەک بە تایبەتی؟ شەوی بەرات واتاکەی خۆی یعنی موچە بەخشین و کۆمەڵێ وشەی تریشکە ناوی کەشی هەیە بێژکە لەوەش، بەڵام مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ 7,000 ساڵ پێش ئێستا بۆ سەردەمی میتراییەکان کە ئەڵێن بەس لە شاری سلێمانیا هەیە و لەگەڵ ئێزیدیەکان ڕاستە. بۆچی لە شاری سلێمانی شاری سلێمانی بەتەنیا یادی بەرات ناکاتەوە؟ یا مەسەلەی بەرات شاری سلێمانی کە لە سەرەتاوە دروست کراوە شارێکی خۆکردی کوردیە، لەبەر ئەوە لە هەموو شوێنەکانەوە داواکرا بێن لە سلێمانی کۆ ببنەوە، هەموو شوێنە ناوچە جاجاکان بەدابوونەرێت و کللتوری خۆیانەوە هاتوورەتە سلێمانیەوە. بەراتی ژێشەکە لەو کللتورانەی کە بەو شێوەی هاتوۆتە ناو شاری سلێمانیەوە. بەرات لای ئێسیدیەکان زۆر پیرۆزە، تەنانەت خاڵێکی زۆر گرنگە ئاماژەی پێبەی بەرات وەکو هەڵماتە قوڕێکە، وەکو هەڵمات خڕە لە هەموو ماڵێکی زیدیە و لە بەرزیە دائەندرێت. تەنانەت ئەگەر دوو تایفە یا دوو عەشرەت شەڕی بێت فەقیری ئێزیدیەکان ئەو بەراتە بخاتە سەر دەستی بچێتە ناوەڕاستەوە شەڕەکە ئەوەستێت لای ئێزیدیەکان. ئەمە یەکێکە لە پیرۆزیەکانی بەرات. ئەنج ئەگەر کەسێکیان لێ ئەمرێ تەواوی ئێزیدیەکان چەند کون لە مرۆڤ هەیە، چاو لود دەم گوێچکە ئەمانە هەر هەموو یەکی بەراتێکی تیا دائەنێن لەگەڵ یایخەنە قەبرەکەوە بۆی وەکو پیرۆزیەک لەگەڵ یا بڕوا سوێنش بە بەراتە ئەخورێت. بەرات لە بەرا ئەوە نەهاتووە کە هەندێک کەس ئاماژەی پێکە کە بۆ مەسەلەی ئایشێ و ئەم جۆرەشتان شتیوانیە. لەبەر ئەو مێژۆکەی 1400 ساڵە بەرات مێژۆکەی 6 بۆ 7,000 ساڵ بۆ سەردەمی میترایەکانە گەڕێتەوە. ئەو بەراتە لە ئەشکەوتی سپی گڵێکەی هێنن، لە ئەشکەوتی سپێوە ئەیێنن بە ئاوی پیرۆزی ئێزیدیەکان ئەیگرنەوە کە ئەیگرنەوە کچ و کوڕ نابێت. ئەگە دەستگیرانی یەک بن یەکتریان خۆش بێت نابێت بەشداری بکرد لەو قوڕگرتنەوە و دروستکردنی بەراتە، لەبەر ئەوەی یەکسەر ئەبن بە خوشک و برا ئەوە نابێت کرا. ئەمە کە لەوێ ئەیگرنەوە ئەنجا خڕی ئەکەن وشکە بێتەوە لە هەموو ماڵێکە ئەپارێزرێت ئەم بەراتە هەڵەگیرێت. بۆچی 15 ڕۆژ پێش ڕەمەزان بەراتە؟ کاتی خۆی بەرات لەگەڵ جەژنی نەورۆزا پێکەوە بووە، ئەنی لە یەک ڕۆژە ئەو یادە کراوە. بەڵام بەهۆی خەوبینینەکەی شێخ حەسەنی ئێزیدیەکان خەوی پێغەمبەر چۆتە خەوی یەکسەر وتوێتی تر لای ئێمەش پیرۆزە چۆتەوە لەگەڵ هینی ساڵی کۆچایەکی کردوتەوە کە چوە ناو ساڵی کۆچیەوە لە هین دابڕا، لە نەورۆز دابڕا خولایەوە ئەڕوا ئیمساڵ جوان خەریکە نزیکێتەوە ساڵی داهاتوو لەگەڵ نەورۆزا یەک ئەکرێتەوە دیسانەوە. بەڵێ بەو شێوەیە چۆتە ساڵی کۆچیۆ لە 446 کۆچیە بەو شێوەی دیاتۆ لە سەردەمی شێخ حەسەنە بووە.